سڵاوتان لێبێت لە بڕیارێکی تازەدا سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە بڕیارێک سەرپێچی بە بڕی 500,000 بۆ بەشێکی زۆر لە دوکاندەکان و دەستگێڕەکانی شەقامی سالم نووسیوە با بڵێن بە تۆمەتی ئەوەی یاخود بە سزای ئەوەی کە بوونەتە هۆکاری ئەوەی سەرشۆستە و شەقامەکانی شەقامی سالم چەور بکەن یاخود پیس بکەن لە ڕۆژانی جەژندا. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای دوکاندارەکان و دواتریش لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی و وتەبێژی شارەوانیا قسەم کردو و قسەی ئەوانیشتان بۆ دەگوازمەوە. سڵاوتان لێبێت، وەکو دوکاندارێک وەکو کاسبکارێک بە بڕی چەند خەرامە کراون و گلێکتان لە چییە؟ یاشەکی بەخێر بەسەر چاوم جەژنتان پیرۆز بێ و یاخوا بەخێر بێن. وەڵایی نزیک 2 سەعاتەی لەمە پێش جەماعەتی شارەوانی هاتنەوە برایانە هاتن هیچ بیانێکی ئامادەستەوە نەبوو، تەنها ئەوەی کە بڵێن ویسیان غرامەکەمان بۆ بکەن پڕی 500,000 غرامەیان بۆ کردین لەبەرەوەی بەردەم دوکانەکان شەورە. وەکو دوکانی ئێمە هیچ پەیوەندیەکی بەو چەوری وشتەوە نیە، لەبەر ئێمە ئەگەر مشتەرەکانمان نامخۆن لە ناوە نانەخۆن. بەردەمی ئێمە دوکان میێزاندراوە، هیچ پەیوەندێکی بە دوکانەکەی ئێمەوە نییە. پێش یاڵم کاکە بۆچی نایی من بۆی تۆ غرامم بۆ کراوە، بۆچی نایی قسە بکەی ئەڵێ غرامم بۆ ئێمە نەکراوە. سزای دەستگێڕەکانیش درراوە، وەکو سزا بە سزای دوکانەکەی من دراوە، هاتوون ئیجازەکەیان بردووە. ئەنەوەکو بەردەم دوکانەکەی من نەوەڵا سزایان نەداوە، وەڵام سزایان بۆ من نەکرۆ، بەتر نازانم ئەوان سزاکان بۆ من کڕۆیان بۆ ئەو کڕۆ نازانم. بەس هیوادارم برایان شارەوانیانی خۆیان ئیشەکە بین شتەکانە بین، ئەزانی کە چەوری کرۆ کێش پیسی کرۆ کە ئێستا هاوڵاتیان ئەڵێن بۆچی ئێوە خۆتان پارێزگاییتان نەکردووە تا شارەوانی ئەوەی نەکردا، واتە ئێوە دەستگێڕەکان بە هۆکارەتان. من خودی خۆم وەکو بەردەم دوکانەکەم بەڵێ ئەو جەژنیشە شارەوانی ئیش ناکە. 500,000تان پێیان نەکردی، وەست 500,000 غرامە کرا. وەڵایی گوناه حسوێنە شت خۆی، بەڵام خوازانێ نەگەشتێنە 500,000 لەبانێ بەم ڕۆژی جەژنش کە بە حساب جومعەشە حاز زۆر بێ بازارێ زۆر چۆڵە. یعنی تۆ 500,000 بە دوکانێک کردووە بە شەرتێک کە مەصرفی هەموو دوکانێ بەلایگەمە ملیۆنێک و 200,000 تۆ کە مەصرف بکەی گۆشتە مریشکە کڕی دوکانە شاگردە ئاوە کارەبایە ئەو کە خۆ دەیبینێ سەرانەی ئەم ژینگە و ئەم شتانێکە دەدەسەنن. داواکەیتان چییە؟ وەڵای داواکاریمانەوەیە چایە بۆ غرەما هینکەم بخشێنەوە، ینی 500,000 ماقول نییە. 500,000 لەبەرچی لەبەرەوەی ڕۆژاوە هیچ پەیوەندێکی بە دوکانی ئێمەوە نیە، خودی خۆم قساکەم هیچ پەیوەندێکی بە دوکانی ئێمەوە نییە. خۆش بێ لەگەڵ وتەبێژی شارەوانی سلێمانیا قسەم کرد، باسی لەوە کرد کە ئەو بڕیارە نەک دەبوو 500,000 بەڵکو دەبوو بەشێک لە دوکانەکان و بەشێک لە دەستگێڕەکانیش دەست هەم بەسەر کەلوپەلەکانیان بگیرێ هەم دوکانەکانیش دابخرێن. ئەو باسی لەوە کرد کە ئەوان پێشتر چەندین جار هۆشداریان پێداون داوایان لێ کردوون کە شەقامەکە و ناوچەکە بپارێزم، بەڵام بە تایبەتی لەم دوو ڕۆژەی جەژنا کە تیمەکانی شارەوانی ئەو وەکو خۆی وتی کە تەنانەت لە ژێر کۆنتترۆڵی ئەوانیش دەرچووە ئەوەندە شەقامەکە پیسکرا و لە کاتێکرا ئەم شەقامە بە گوتەی ئەو شەقامێکی گەشتیاریە و گەشتیارێکی زۆر لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق و تەنانەت وڵاتانی هەرێمیشەوە سەردانی دەکەن. یەکێک دیکە لە کاسبکارەکان وەردەگرم، جەنابەت معاناتە چیە لەگەڵم بابەتە؟ جەنابیش بە هەمان شێوە سزا دراوی و جەناب بچی ئیشەکەی لێرە؟ وەڵای من هەر لەوایشی خواردن و لە فاکەم دەستگێڕ و مێز. جەنابیش سزا دراوی؟ بەڵێ بڕی 500,000 ئیجازە و تەنانەت ئیجازەی سیاقیان بردووە، ئیجازەی دوکانیان بردووە، ئەنی کەوتونەتە گویانەوە خەڵکە. ئێستا هەموو کێشەی شارەوانی ئەوەیە کە هەڵێ سەڵی خۆڵدان دانەناوە، سەڵی خۆڵ ئێمە سنووقمان داناوە، سنووقمان داناوە بۆ خۆڵ بەردەوام فرێ ئەدرێ ئەگۆدرێ ئەوە دانێ ئەوە کەپسی ئەوە حاوی خۆڵەکەی 3 ڕۆژارێ شارەوانی فرێ ئایڕێژێ تێگە لە براو. ئەنی تاوانیەوە خەڵکە چییە؟ ئێستا لێم پرسیوت بکە کە ئەم غرامی بۆ چاڵێ تۆ شاگرد دەگرێت دەبوو بۆ کاتەوە نێژگەرە بۆ کاتو نابێ هیچ لە بەردەم دوکانی تویا بێ. ئەی ئەمە بەهانەگرتن نەبێت چێ خۆ شاگرد هاتیەوە نەباشە شاگردیە بگرن بەس شت کۆکاتەوە. وەڵا هیدری شەکەی خۆ دیارە لێشی مانگە تا سەری مانگەم بیسەرەرە. ئەنی ئێمە لە ساڵێکە ئەم 3 ڕۆژەمان هەیە ینی کە ئەوەنە نایڵێت غرامەکە کراوە. ئەم 500,000 لەوە چی ئەو بەرهەمەی ئێوەشی لەناو بە تاشید وایە وەڵای تر ئەوە دا بڕۆ دەخیلەکە سێریگە بزانەوە لەبانێ باە چەندێ فرۆشتراوە
چاوەکە زۆر سپاس ئەگەر هاوکارم یارمەتی دەربێ بەشێک لە دیمەنەکانی شەقامەکەتان بۆ دەگوازمەوە کە بەشێک لە هۆکاری سزادانەکە بەهۆی پیسکردنی شەقامەکەوەیە وەکو ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێ جۆرێک لە ڕەشی وەکوڵە توێژاڵێکی ڕەشی زۆر بە شەقامەکەەوە دیارە کە ئەمە شەڵێن لە ئەنجامی چوری و پیسیوە لە هەمان کاتا پاشماوەیەک لە بەردەم دەستگێڕەوەکانە ڕژاوە ئەمەش هۆکاری بۆیان خود بڵاو بۆتەوە ئەمەش شارەوانی نیگەران کردو باسی لەوە کردووەکە سیمای شارەکەی ناشرین کردووە لەبەر ئەوە لە بەرامبەردا بە سزادان سزای دوکاندار و دەستگێڕەکانیان داوە بە بڕی 500,000 و سەرۆکاتی شارەوانی و تەبێژەکەی وتی دەبوو زیاتر لەوەش سزای با بڵێن ئەو دوکاندار و دەستگێڕانە بدرایە لە کۆتا دیمەندا دەمەوێت هاوکارم ئەگەر دەرفەتی هەبێت زوومێک بخاتە سەر ئەو سەلەی خۆڵا کە لەلایەن چەند ڕۆژێکە بەهۆی پشۆکانی جەژنەوە کارمەندانی شارەوانی ناتوانن کارەکانیان بکەن و لە پشودان بەهۆی ئەوەوە تەواوی بەشێکی زۆر ئەو سەلانە سەلەی خۆڵەکان پڕبوون کە ئەمەش بە شێوەی لە شێوەکان نیشانەی ئەوەیە تا ڕادەی دوکاندار و دەستگێڕەکان بابەت بوون بە کۆکردنەوەی شمەکەکان و خستنە ناو حاوێقە بەڵام بەهۆی پڕبوونی حاوێقە و لە هەمان کاتژە ئەو لۆدە زۆرە تا ڕادەیەک دەستگێڕ و دوکاندارەکان نەیانتوانیوە باش پارێزگاری بکەن